سڵاوتان لەبێ بەڕێزانە و کاتتان باش خۆشحاڵین پێتان دەگەینەوە لە هەینێکی تر لە ئەکادیمیای مەگامایند پلس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری بۆ خستنەڕووی پوختەی کتێبێکی تر بۆم هەینە پوختەی کتێبی ژمارە 24 بۆ ئێوەی بەڕێز دەخەینە ڕوو کە ناونیشانەکەی بە ئینگلیزی وەکو لەسەر شاشەکە دیارە بریتە لە Stop Explaining Yourself واتە چیتر ڕوونکردنەوە دەربارەی خۆت و بڕیار و بژاردەکانت مەدە، چونکە هەر کاتێک کە تۆ ڕوونکردنەوە پێشکەش دەکەی ئەوە دەسەڵاتی خۆت کەم دەکەیتەوە، وەکو ئەو وایە کە تۆ چاوەڕێی قبوڵکردن و پەسەندکردنی کەسانی تر بیت. ئەم کتێبە گەشتێکی زۆر باشە بە هۆکار و دەرەنجامە نەرێیەکانی زیادە ڕۆییکردن لە ڕوونکردنەوەی خۆت، لە ڕوونکردنەوەی بڕیارەکان و لە ڕوونکردنەوەی بژاردەکانت. هەروەها پیشانمان دەدا کە چۆن ئەگەر ئێمە زیاد لە ڕادەی خۆی زیاد لە پێویست ڕوونکردنەوە بدەین پاساو بهێنینەوە بۆ بڕیار و بژاردەکانمان دەبێتە هۆی کەمکردنەوەی دەسەڵاتی خۆمان لەسەر ئەو بژاردە و لەسەر ئەو بڕیارانە. بۆیە لەم کتێبە پێمان وایە بەڕاستی زۆر گرنگە ئەگەر بیخوێنینەوە بە تەواوی یان بەلایانی کەم گوێ لەو پوختەیە بگرین کە بزانین چی تێدایە. لە بەشی یەکەمی کتێبەکەدا ناونیشانی یەکەم Explanation is Submission دەڵێ ڕوونکردنەوە واتە خۆ بەدەستەوەدان. نووسەری کتێبەکە لێرەدا باسی ئەوە دەکا کە تۆ ڕوونکردنەوە دەدەی یان پاساو دەهێنیتەوە بۆ یەکێک لە بڕیارەکانت، ئەوە ڕاستە هەندێک کەس بە نیشانەی پیشاندانی ڕێز سەیری دەکەن، بەڵام ئەوە خۆ بەدەستەوەدانە، ئەوە نیشانەیەکە، ئاماژەیەکە بۆ کەسی بەرامبەر کە تۆ پێویستت بە پشتڕاستکردنەوە و بە پەسەندکردنی ئەوانی تر هەیە بۆ ئەوەی ئەو بڕیارە جێبەجێ بکەیت. بۆیە لە وتەیەکی کورتدا لەو بەشە دەڵێ ئەگەر تۆ خۆت ڕوونکردنەوەتدا ئەوە دەسەڵاتی خۆت کەم دەکەیتەوە. لە بەشی دووەمی کتێبەکەدا باس لەوە دەکا کە پرسیارێکی شاراوە هەیە، یعنی پرسیارە شاراوەکە. هەر کاتێک تۆ ڕوونکردنەوە بدەی بۆ بڕیار و بۆ کردار و بۆ بژاردەیەکت، ئەوە وەکو داواکاری و پرسیارکردنێکی شاراوەیە بۆ بەدەستهێنانی ڕەزامەندی، واتە تۆ پێویستت بە ڕوخسەتە بۆی ئەو بڕیارە بدەی، بۆی ئەو بژاردەیە بگریتە بەر و کاری پێ بکەیت. ئەگەر تۆ ئەو کارت کرد ئەوە خۆت دادەبەزێنی، خۆت نزم دەکەیتەوە بۆ ئاستی ئەو کەسەی کە تۆ دەتەوێ ڕوخسەتی لێوەربگری یان پەسەندی بڕیارەکەت بکات. لە بەشی سێیەمدا باز لەوە دەکا کە ڕوونکردنەوە یان خستنە ڕووی پاساوی بڕیار و دەرفەت و بژاردەکانی بەردەمێت وا دەکا تۆ خەڵک حکم و بڕیارت لەسەر بدەن. کاتێک کە تۆ دێی بڕیارێک دەدەی و دوایی بڕیارەکە هۆکارەکانی بڕیارەکە ڕوون دەکەیەوە، ئەوە چیتر بڕیار نابێ بەڵکو شتێکی کاتی دەبێت چاوەڕێ دەکەی ئەوانیش بزانی چی دەڵێن. ئەمە وا دەکات تۆ داوەتیان بکەی بۆ ئەوەی بێن ئەو پاساوانەی تۆ ئەو هۆکارانەی تۆ هەڵبسەنجێن و بڕیاری لەسەر بدەن ئایا هۆکارەکەت گونجاوە، ئایا هۆکارەکەت چیاوە بۆ ئەو کارە یان نا. کەواتە ڕوونکردنەوە وەکو ئەوەیە داوەتنامەیەک پێشکەشی کەسی بەرامبەر بکەی بۆ ئەوەی بێ بڕیار لەسەر بڕیارەکەی تۆ لەسەر بژاردەکەی تۆ بدات. بۆیە زێدەڕۆییکردن لە ڕوونکردنەوە و لە پاساوهێنانەوە دەبێتە هۆی ڕەخساندنی دەرفەت بۆ بڕیاردان لەلایەنی بەرامبەر لەسەر کارەکەت. لە بەشێکی تری کتێبەکەدا کە ناونیشانەکەی Explanation Creates Access
وا لێک دەداتەوە نووسەرەکە کە دەڵێ ئەتۆ نابێ پرۆسەی بڕیار وەرگرتنی خۆت ڕوون بکەیتەوە، چونکە ئەمە وا دەکا کەسانی بەرامبەر کلیلی بڕیار وەرگرتنی تۆ بزانن. ئەمە وا دەکا کەسانی بەرامبەر ئەو کلیلانەیان دەستکەوێ کە تۆ هەڵسوکەوتی پێ دەکەی، کە تۆ بڕیاری پێ دروست دەکەی. بۆیە زۆر گرنگە تۆ ئەو بڕیارەی دەیدەی بۆ خۆت بدەی، پاساوەکانی بڕیارەکە نەدەیتە دەستەوە تاکو کەسی بەرامبەر ئەکسێسی نەبێ یان دەستی نەگا بەو پرۆسەیە کە تۆ ئەنجامت داوە لە پشتی ئەو بڕیار وەرگرتنە. بۆیە ئەگەر تۆ ئەو هاوچێشەیە کەشف بکەی، ئەو هاوچێشەیە ئاشکرا بکەی، ڕەنگە لە ئایندەدا کەسانی تر سوودی لێ وەربگرن یان ئیستیغلالی بکەن. بەشێکی تری کتێبەکە تەرخان کراوە بۆ پێشبینیکردن، چونکە تۆ کە زێدە لە ڕادەی خۆی ڕوونکردنەوە دەدەی، پاساو دەهێنیتەوە بۆ هەر بڕیارێک و بۆ هەر بژاردەیەکی خۆت کە هەڵی دەبژێری، ئەوە بە دڵنیاییەوە دەبێتە هۆی ئەوەی کە خەڵکانی تر، کەسانی تر پێشبینی بڕیارەکان و پێشبینی بژاردەکانی تۆ بکەن. چونکە تۆ بەردەوام ئەو ڕوونکردنەوەی دەدەی، ئەمە وا دەکا پاترنێک، شێوازێک، نەمەتێک دروست بێ بۆ کارەکانت کە تۆ ئەم شێوازە بەکاردێنی بۆ بڕیار وەرگرتن، بۆیە ئەوان کەسانی تر لەو پێشینەیانەی تۆ یان لەو بژاردانەی تۆ تێدەگەن، بۆیە دەتوانن زۆر بە ئاسانتر پێشبینی وەڵامەکانت بکەن، هەروەها بتوانن ڕەنگە ڕێگریشی لێ بکەن. تۆ هەرچەندە وا بکەی خەڵکان لە شێوازی بیرکردنەوە تێبگەن، ئەوان ڕەنگە زۆرتر و زۆرتر پێشبینی بڕیارەکانیشت دەکەن کە ڕەنگە لە زۆر حاڵەتدا ئەمە باش نەبێ. بۆیە ڕوونکردنەوەی زۆر دەبێتە هۆی هێنانەکایی پێشبینی بڕیارەکانی تۆ لەلایەن بەرامبەرەوە. بەشی شەشەمی کتێبەکە تەرخان کراوە بۆ ڕوونکردنەوە بەرامبەر بە بێدەنجی. زۆر جار ئێمە بە هەڵە لە بێدەنجی تێدەگەین یان بێدەنجی بە نیشانەی ڕەزامەندی پیشان دەدەین، ئەسکوت و علامەت ڕەدا، بەڵام ئەوە وانییە. زۆر جار بێدەنگبوون لە هەڵوێستێک لە بارودۆخێک وەکو ئامرازێکی هێز و دەسەڵات لە لای خۆت، واتە تۆ بە ئاسانی قەناعەت ناهێنی، تۆ بە ئاسانی باوەڕ ناهێنی بەو شتەی دەکرێتەوە، تۆ ڕەتی دەکەیەوە ئەو سپەیسەی خۆت، ئەو بۆشایی کە خۆت بۆت خۆتت داناوە، ئەو سنوورە تەنها بە وشە پڕ بکەیتەوە و ڕێگە بدەیت کەسانی تر بێنە ناو شێوازی بیرکردنەوەت. بۆیە ئەو کەسەی کە بەهێمنی دەمێنێتەوە، بە بێدەنجی دەمێنێتەوە، کۆنتڕۆڵی شوێنەکە دەکا، نەک بەهۆی دەنگبەرزی، دەنگبەرزکردنەوە یان بەهۆی زۆر قسەکردن لە ناو گفتوگۆکەدا، بەڵکو بە ڕەتکردنەوەی بەشداریکردن لە کاروباری کەسانی تر و لە شوێنە قسە بکەی کە هی تۆ نەبێت. بەشێکی تری کتێبەکە تەرخان کراوە بۆ ڕاستگۆیی. زۆر کەس بە هەڵە تێگەیشتووە کە ڕوونکردنەوە وا دەکات تۆ شەفاف دەربکەوی، پاساو هێنانەوە وا دەکات تۆ ڕاستگۆ دەربکەوی، ڕاشکاو دەربکەوی. ئەمەیان تا ڕادەیەک ڕاستە، بەڵام ڕاستگۆبوون لەگەڵ ڕوونکردنەوەی هەستەکان دووشتی خراپن، یعنی دووشتی دژبەیەکن. ئەتۆ ئەگەر بەردەوام بڕیارەکانی خۆت ڕوون کردەوە، پاساوت بۆ هێنایەوە، بەردەوام ڕوونکردنەوەی زیاد لە حەدی خۆتدا، ئەوە دەبێتە هۆی دەستنیشانکردن و دیاریکردن و کەشفکردنی لایەنی لاوازی خۆت کە تۆ بەچی تێک دەچی یان بەچی بڕیار دەدەی بەو شێوەیە. بۆیە جیاوازی بکە لە نێوان تۆ چۆن هەست دەکەی، هەستت چۆنە، هەروەها لەگەڵ ئەوەی ڕوونی بکەیەوە بۆ هەستت وایە. هیچ پێویست ناکات تۆ ڕوونکردنەوە بدەی لەسەر هەموو شتێک و بە هەموو وردەکاریەکانەوە.
لە بەشی هەشتەمی کتێبەکە باس لەوە کراوە کە ڕوونکردنەوە یان خستنە ڕووی پاساوی بڕیار و بژاردەکانت دەکرێت وەکو ڕێکارێکی کۆنترۆڵ و جڵەوی سۆزداری تەمەشا بکرێت. زۆر جار ئێمە ڕوونکردنەوە دەدەین بۆ ئەوەی ئەو نیگەرانی و بە شێوەیەی کە هەمانە یان ئەو نیگەرانی کە بۆ بەرامبەر دروستی دەکەین بیڕەوێنینەوە، بەڵام ئەمە لەبیرت بێ ڕوونکردنەوەی زۆر دەبێتە هۆی ئەوەی کە تۆ هیچی تر سەرکردەی خۆت نەبی بەڵکو چاودێری کەسانی تربی. بەشی تری کتێبەکە تەرخان کراوە بۆ ئەوەی تۆ بڕیارەکانت دەبێ وەکو ڕاستی سیر بکەیت، نەک وەکو پرۆپۆزەڵ و پێشنیار. دەبێ ئەو بڕیارەی تۆ دەیدەی وەکو بەیاننامەیەکی کۆتایی خۆت بێ. کاتێک کە تۆ پاساو دەهێنیەوە، کاتێک کە تۆ ڕوونکردنەوەی زۆر لە پێویست زیاتر لە پێویست دەدەی، ئەوەیە کە تۆ بڕیارەکەت قابلی ئەوەیە مشتومڕی لەسەر بکرێ، مناقەشەی لەسەر بکرێ یان پەشیمانت بکەنەوە. بۆیە دەبێ بڕیارەکەت وەکو ڕاستی سیر بکەیت. هەر شتێکی تر تۆ ئیزافە بکەی بۆ بڕیارەکەت، ئەوە لە قووەت و لە هێزی ئەو بڕیارەی تۆ کەمی دەکاتەوە. سنووردانان بۆ پەیوەندیەکان و بۆ کار و بۆ ژیانی خۆت پێویست بە ڕوونکردنەوە ناکە. سنوور واتە ڕاستی، نەک مشتومڕ. ئەگەرە تۆ بێ ئەو سنوورە ڕوون بکەیەوە، شی بکەیەوە بۆ کەسانی تر، ئەوە دەبێتە بارودۆخێک کە دەتوانن دانوستانی لەسەر بکەن، کە دەتوانن پەشیمانت بکەنەوە، کە دەتوانن ئەو سنوورە ببەزێن. بۆیە کاتێک کە تۆ سنوورێک دادنێ دیاری دەکەی بۆ کەسێک یان بۆ کردەوەیەک یان بۆ کات، ئەوە بە شتێکی خۆویستانە لێکمەدەوە، بەڵکو ئەوە کردەیەکە کە پێکاتەی هەیە. هەروەها ئەگەر بە پێکاتە و بە بەرنامەژیش بکەی، هیچ پێویست بە داوای لێبوردن و بە پاساوهێنانەوە و بە ڕوونکردنەوەی زیاد نادا. وەکو گوتیشمان، بێدەنجی زۆر جار ئەو کارەمان بۆ دەکا کە وەکو کەسێک بمێنینەوە کە کۆنترۆڵ و دەسەڵات لە لای خۆمان بێ. بە تایبەتی هێمنیەک بێدەنجیەکی استراتیژی کە وەکو ڕەتکردنەوە سیر بکرێ، کە وەکو ئینکارکردنی ئەو شتەی کە ڕەنگە کەسی بەرامبەر دەیەوێ پێتی بفرۆشێ یان قەناعەتت پێبێنێ. بۆیە لەم کتێبەدا بەڕاستی جەخت لەوە کراوەتەوە کە دەسەڵاتی ڕاستەقینەی خۆت بەسەر بڕیار و بژاردەکانت لەو خاڵانە دێ، لە وجودی خۆتدایە، نەک لە قەناعەت پێهێنانی بەرامبەر و باوەڕ پێهێنانی بەرامبەرەکەت. ئەگەرە تۆ واز لەوە بێنی کە بەردەوام ڕوونکردنەوەی زیاد لە پێویست و پاساو بهێنیتەوە بۆ بڕیارەکانت، ئەوە دەبیتە کەسێکی سربەخۆ، دەبیتە کەسێک کە خۆت خاوەنی بڕیاری خۆت و دەسەڵاتداری ئەو هێزەی کە لە ناوە خۆتدا هەیە. کەواتە زۆر گرنگە ئێمە گرنگی بدەین بە بڕیارەکانمان، نەک بە پەسەندی بەرامبەر و بە باوەڕ پێهێنانی بەرامبەر. گرنگە ئێمە چیتر زیاد لە پێویست ڕوونکردنەوە بۆ بڕیار و بژاردەکانمان نەدەین. گرنگە ئێمە زیاد لە پێویست پاساو نەهێنینەوە بۆ ئەو سنوورانەی کە دایان دەنێن، بەڵکو وەکو بڕیارێک وەکو ڕاستیەک سەیری بکەین. هەروەها ئێمە دەبێ لە بێدەنجی نەترسین، یان بێدەنجیمان وەکو شتێک لێک نەدرێتەوە کە هی ئێمە نییە، بەڵکو بێدەنجیمان ئێمە خۆمان مانای پێ بدەین. ئەو چەمکە هەڵانەی پێشوو کە هەن دەربارەی تۆ دەربارەی بێدەنجەکانت وەکو ڕەزامەندی سەیر نەکرێن، بەڵکو وەکو ڕەتکردنەوەش هەندێک جار، بەڵام ئەوە خۆتی بڕیار دەدەی کە کەی بێدەنجی تۆ مانای ڕەزامەندیە، کەی بێدەنجی تۆ مانای ڕەتکردنەوە دێ. بێدەنجی، کوردبڕی، خستنە ڕووی
بژاردە و بڕیارەکانت بە شێوەیەکی حتمی و بە شێوەیەکی کۆتایی هیچ کاتێک بێڕێژی نییە بەرامبەر کەسانی تر، بەڵکو ئەگەر وا بکەی بێڕێژی بەرامبەر خۆت و بڕیارەکانت دەکەیت. بۆیە زۆر گرنگە ئێمە بیر لەوە بکەینەوە کە چۆن دەتوانین بە هەنگاوی بچووک ئەو ڕوونکردنەوانەی خۆمان دەیدەین کەمتری بکەینەوە بۆ ئەوەی ئێمە خاوەنی دەسەڵات و بڕیار و بژاردەکانی خۆمان بین و چاوەڕێی دەستخۆشی و پەسەندکردن و باوەڕهێنانی بەرامبەرەکانیشمان نەکەین. دووبارە زۆر سوپاس بۆ گوێگرتنتان، دەستان خۆش بێ. لە ئەکادمیای مێگامایند پلەس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری لەگەڵتانین هەموو هەفتەیەک بۆ خستنە ڕووی کتێبێک. بۆ ئەمڕۆیش کتێبی ژمارە 20 بوو 24 بوو. خوایەر بێ لە هەفتەکانی تریش لەگەڵتان بەردەوام دەبین. ئەگەر سوودت بینیوە لە پوختەکانی پێشوو ئەو پوختەیە دەکرێت بۆ هاوڕێ و هاوکاران و قوتابیان و هاوپیشەکانتی بنێری، و ئەگەر دەتەوێت سوودمەندبی لە هەموو کارەکانی ئەکادمیاش دەتوانی لە چەناڵی یوتیوبی مێگامایند پلەس ئەکادمی هەموو ئەو ڤیدیۆیانە بە خۆڕایی بەردەستن. زۆر سوپاس، هەینێکی شاد بۆ هەموو لایەک.